دنباش تماشاوانی گلک جادی سان ایروژیک توریمل سر روشا امنیه عراقی جبرکو روشا امنیه عراقی ها گلک کسکاره کیم تازور باندوریه لسر ایلما کردستانی جهه بارزان باندورین تکچون روشا امنیه عراقی بو سر هرما کردستانه بگومان وکو دچاب امنیه داهین گهداری دکن روشا امنیه عراقی بتایبتی هندک دوران کو اف دورجی هفسنورین هرما کردستانه حتی بشک وان دورین این کردستانیین در وی هرما کردستانی جی دنهادا لهمبر مترسیین هرشین گروپین چکدار دانه بتایبتی داعش بگومان لدوس خرماتو وکو گهداری که دنوچین من در باز بویده 25 کس به صدمه دو تاقینان هاتنا کشتن پیتری 105 کسی دنج برین در بونه لباجار موصل جی روز بروش روش امنی خرابتر دبه به صدان جمالبات موصل در بدره دورین کردین در دورین موصل هر و هرما کردستان پارێزگایان دنیان هەرێما کوردستانی بوونە بە تایبەتی پارێزگا دۆکێ لە هەمان دەمجیدا ئەمبار و فەلوجە لە سلەیمانی هەرسێ پارێزگا پڕ بوونە خەڵکێوان دەڤەران کو نەها ڕەوشە ئەمنیە دەڤەرێ نوانتێک چوونە قەستە هەرێما کوردستانی دەکەن بێگومان ئەڤێژێک پەستوویەکە زول سەر هەرێما کوردستانی چێ دکە بەشێکە زورە ئاواران مشەختیان لە دەردورên کورد هەرێما کوردستانی حتا لە ناوخۆیە عێراقیژی هەر کەسێکی لێ قاومی یەکسەر هەوارەخۆ بە هەرێما کوردستانی تینە دنهادا بارزان لێسادا بێگومان ژمارێکی زۆر لە ئەوارەکان لەو خەڵکانەیە کە لێ ئەقەومێ لە بەرڕەوشی سیاسی بەهوەرویەکی دیکەبێ لە ئێران لە سووریا لە تورکیا ئەوارە هەرێمی کوردستانە بێ بێگومان لە ئێستای عێراقیشدا ڕەوشی ئەمنی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپ بوون ئەڕوا وەکو ئێوە بینن لە مووسڵ بێگومان ڕەوشی ئەمنی زۆر خراپ بووە گۆڕۆپە چەکدارەکان بە تایبەتی داعش شەڕی ناو شارەکە بێگومان ئەمەش ڕەوشی ئەو شارە خراپتر کردووە بەشێکی زۆر بەسەدان لە خانەوادەکانی ئەو شارە لە ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە چۆنە ناوچە کوردیەکانی سنووری پارێزگای مووسڵ هەروەها پارێزگای دهۆک و پارێزگاکانی تریش بێگومان لە ئەمبار لە فەلوجە لەو مانتەقەش ڕێژێکی زۆری خەڵکی ئەو ناوچانە لەبەر ڕەوشی ئەمنی ئەوارەی هەرێمی کوردستان بوونە لە ئێستادا هەرێمی کوردستان زەختێکی زۆر لەسەرە لەوەی کە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەیە کە ناوەڕاستی عێراق بە تایبەتی کە دۆخی ئەمنی ناوچەکە تێک چووە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە لە ئێستادا ڕەوشی ئەمنی عێراق وەکو ئێوە بینن لە چەپەمەنیا دەرباسە بێ بێگومان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ هۆی خراپبوونی ئەم ڕەوشە بوو چی ئەگەێنرێ کاریگەریەکانی ئەم ڕەوشە بوو سەر هەرێمی کوردستان بێگومان لە دێر زەمانەوە وەکو ئێوە هەمووتان بێگومان ئەوانەی تەمەنیان پێش نەوەتەکان بوو لە بیرتانە هەر کاتێ لە کورد قەوما بێ لە هەشتاوەشتەوە لە نەوەتەکانەوە لە 75ەوە کورد هیچ شوێنێک نەبووە پەنە بوو بۆ بات هەنها شاخەکانی کوردستان نەبوو بێ ئەو کاتە بێگومان ناوچەکانی تری ناوەڕاستی عێراق بە تایبەتی ئاگر بوو بۆ کورد هەر کوردێک بچ بە بۆ ئەوەیەک سەر ئەسووتە ئەتوایەوە لە ژێر بەساخییان کردە ژێرگەر بەڵام ئێستا کورد سنگی کەرەوەدەوە و ماڵ و حالی خستوتە سەر پشت بۆ پێشوازیکردن لە قەومەوەکانی تری ناوەڕاستی عێراق ئەمە تاچان گرنگە ئەم پەیامی کووردە وڵاتانی عەرەب بە تایبەتی هاوڵاتیانی عەرەب بە جددی وەربگین کە کورد چی بووە بۆ ئەوانیش لە کاتی خۆیان چی بوونە بۆ کورد بێگومان هەموو عەرەبیش نە بەڵام زۆربەی زۆریان کەم هەبووە کە باوەشی بۆ کورد بە تایبەتی زۆر لەوانەیە کە لە ئەمفاڵە ڕزگار بوون بەهەرحاڵ تێکچوونی ڕەوشی ئەمنی عێراق و کاریگەریەکانی بۆ سەر هەرێمی کوردستان من لە خزمەتی ئێوەدام بەستەکایەکە من لە چارچێوەی بەرنامەکە بە تایبەتی کە خەڵکانی لەو ناوچەنەدا قسە بکەم بێمە باشتر بۆی ڕووی ڕاستەقینە ڕەوشەکە باز بکەم بڵێ ناوزار لە چەم ماڵاو فەرموو باڵێ کێمان لەگەلە محەممەد لە سلێمانی کاگە کارە و کاتت باش سەر چاوم کاگە کار من ئەم ڕەوشە بەوە ئەزانم بە بۆچوونی خۆم بە عەرەبکردنی کوردستانە و هیچی تر ئەمە سیاسەتێکە بۆ بە عەرەبکردنی کوردستان و هیچی تر هیچ شتێکی تری تیا نابینم ئەجینا دەعاش و هەمووی هەر خۆیەتی و عەرەب هەر عەرەبە ئەمە سیاسەتێکە عەرەبەکان ڕاوەنێن بۆ سلێمانی و بۆ کوردستان بەعام بە عەرەبکردنی کوردستانە و هیچی تر دوای لە 2003 عەرەبێتە ئەم شارەوە هەموو مەحەل وڵاتەی مناڵیان لێرە لەم شارە هی گەڕەکانی ئەم شارەیە دە ساڵی تر هەموو ئەبن بە خەڵکی سلێمانی و بە عەرەبەڕەسەنەکانی سلێمانی کوردستان هیچ شتێکی تر نییە بە عەرەبکردنی کوردستانە و هیچ سیاسەتێکی تر نییە دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس بەڵێ کێمان لەگەڵ ئارام لە شاری سلێمانی کاک ئارام فەرموو ئەم کاتە باش سەر چاوم زۆر سپاس وەڵا ئەمەیە بڵێم ئێمە تا ئێستا باسی کەرکووک بۆ وتمانە کەرکووکەی نەسەر کوردستان ڕابزانم جارە عەرەب نایەڵێ لێمان تێگای جارێکی تر من داوام لە حکومەتی هەرێ من کە یعنی ڕێگەی بۆ عەرەبانن دانێ بەڵێ قەینا لایەن لێکێنن بەڵام بە شوێنێکیان بۆ دابین کەن
كنا نعرف خلقي كردستان يعني نينا نعرف شارك كان بوي كاري ديال شوارع رونات عرب ثقينية اكتدي ودار حكومتي هريم يعني بلاني هبي بابوه مش بلاني هبي با يعني جاري قتل ياما يكون توشي قرب نبينا بدأ العرب هذا ونبي شي غزور صباف بله كم على قاله على لا بغى فرمك على باشكاك كات سر چاوم بزحمت اگر او عربانه دين بو شوينكاني من ناوچكاني كردستان بويمه من التسفيمية ولی اوی هاولاتیانی کردستان نزان پیتان وی تأثیر هیه وانا ظن لوازان بله ایسا لبغداد راشتونه تو که لبغداد پیوندی کی والله باشا وكو مسلمية والله علي مسلزور وضعي باشية والله عربستاني مسلمين بو ناوچك كردستان كان بو انا توزك خطر اگر بين بو بندكان دولي بي بله برزانه مثلا جی خلک او عربانه کدین بو کردستان کدین به گمان روشی امنی ناوچکیان خرابه پنادین بو کردستان بلام تاشان گلنگ لاینا پیونی درکان لکردستان وکو ام برزانه علی که علی تجربهش من لگل هيا که چی بکرید فعلا امانه شینی کی تایبت یان بو هبه کامپ که بشینه که به امانه بچنه لو شنانه اكن جبنو هر وها چاودیری کردنی کی اوانی شبه چلا روی خدمت گزاریه و چلا روی امنیه و لبروا امانه وكو هولاتيان على المترسيه ويلا سريه كفعلا تاثيريان هبه بتايبتي لكردستان بس يشتكي ديك شكله لكردستان الهر سي هر سي باريزي هرمي كردستان بر العرب بيش قالوا خانوا كرن خانوا طابا كري اواني دولمند شقا كرن بروجان هي ليره توظيف ابن تاچان گرن گل لمشا تجربه ولاتانی تر وكو اسرائيل وفلسطين نظام چیتر دوباره نکرته و خاکی کردستان خاکی کی پیروزه ام خاکی بس بو خلکی کردستان هبه تصرفی پیو بکری ام خاکی خلکی کردستان هبه ملک دارتی هبه خواندارتی لی بکری نک خلکانی تر بینه رسو بینه بگومان بلگنامه قانونی هبه لسر خوان تابو بکنی تر روشی دیموگرافی ام هرمتک بچه بله كم على جلا؟ جيلان لدوس خرماتو كاغا قال ام كاز باش سر چاو ما مكاتكت باش كي كاغا كاز بالي فرمو كاي جلا والله كاغا راسي امرو دخوا دو تقنو بيلا دو صمات يعني وضع شعريه يعني بطاري زخرب بو امرو تقينا ودو تقينا بو فعلا رجيك زوري قرباني شبا ليس هذا چه هيزك لدوس خرماتو روشي امني هذا امنيه كان لدوس خرماتو شنو والله كاغا لاني هي ما شاء الله فردو زياده بس كاغا او هيك كان فيناكر يعني نازم هيك بدا خوابي من باشا كاي جيلان بيوني بكاتوا بالي بالي تماشا بان نشاد هذا روش تبليه هذا روش امنيه عراقي بتايبتي عندك دفران و لدفرا لموصل يجي لجلك دفرين دن خلكي اواري هرما كردستاني دبا برسا جرين كفيه قالوا شيوازي مشغبونا في خلكي نهازختك جلي سر هرما كردستاني لهر 4 دورين كردستاني هر كسي كيف سريحات يكسر پناه ابو هرما كردستاني تنيد لفر بگمان جو پناه کو جو پناه هيك ارام بوان ليش بيتا كرن كو افنتين هرما كردستاني بتايبتي مغلبات عربان جه كامبك بو بيتا دستيشان كرن چاف دريه كي امنيل سر هبه دامان دم خدمت گزارشی باوي كي باجو بينا دا بين كرن نك هر كسي كيف اقا بشيد لهمو تاخو كولان كردستان دا چي كي هبي جهوي هبي صبح خدينا خواسته روشه كدن بيتا بيشو يتر باوي كدن تعامل بيتا كرن بالي احمد شيخان قرميك هيك احمد والله كانت بازراكم سر چاوم بالي وكو خون پێشمەرگێ من بالي خۆمەکەی پێشمەرگێکم لە باشی گەوان دەکەم بالي داوا لە هەموو سەردەم لە سیاسەکان دەکەم کە چۆن پێشەکان مناقەشان دەکرد لەسەر ناوچە بڕاوەکان دامێت ئەوا بێت هەوا بێتی تەواو بکرێت بالي ئێستا داوانێ دەکەین بچە بەهانە ئەم کوردەکانمان لە موسڵۆ بووی چی پشتگیریان لێ بکەینەوە ڕۆژ دەنگان داوامان لێکردن مادەی ئێستا پشتیان لێ بکەین كاك احمد تو پێشمەرگەی لە ناوچەی مووسڵ وانە بەڵێ لە باشکەوە لە باشەکەەوە ئێستا ڕەوشی ئەمنیە ئەوێ چۆنە وڵای ئێستا شوێنەکە ئارامە بەس مهم داخل مووسڵەکەوە کام شوێنی مووسڵ ئێستا لە مەترسیایە لە بەردەم هێرشەکاندایە ئێمە دەکرد لەسەر سنووری باشکەوە بووە بەڵێ ئارام زاخۆ کەرم کێکای کارام الو ماري باش كاكا كار باشتر
برای من ریکنه کو اف کفن عرب در باز بن گوتی دیلالی مثل با وکالت اندکین وکالت هبن در باز بینی حتی هاتین زاخوش با وکالت اگر ریکنه باشتره یاشمن چونکو ام دم بازاری هنده که عربی داخلنم عیجزت بن ویجانا خواست من ببینم پیش چاوه ما کجاره که دشمنین ما بون کجاره که گله که هین جوانا دست الگل رژیم یا بین منو فیک جاره ما تورد بد و وقت دیجیت اف حزب من کردستانی به ایک دنک اجدیری حزباتی اجدیری دزی و گاندالیه الوی دمه ما تشیدار ببنا ایک بو پاراستنا سنورین کردا و کردستان پیک و پاریزین دویم دمه ما تشیدار بله بله جار لشار سليماني ئەم کاتۆ باش سار چاوم بێزەحمەت بەڕێز بەڵێ بەڕاستی تەوەری ئەمڕۆتان زۆر شتێکی باشە و پێویستە قسەیەکی لەسەر بکەین لەبەر ئەوەی ئەم عەرەبانە بەڕاستی کوردستانیان ناخۆش کردووە ئەوەی لێرە ئەیکەن لە هیچ شوێنێکی نایکەن کرێخانیان گران کردووە طبعا کرێکی کە هەیە ئەم عەرەبانە کری زیاتری پێیان قوڕبەسەر و دامایی وا هەیە کرێکی پێ نادرێ ئەبێ سەر لە شێواو بێت تقینەوە زیاتر ئەوێ بەتەئکید ئەگەر ئاوا بڕوات ئەشکرێتە هەرێمی کوردستانەوە ئەوەی بە ئێمە ئەکرێ عەرەبێمانەکە ئەگەر کورد بچێتە بەغداد لە بەغداد بەتەئکید ئەوان لەوێ کوردێکیان بەردەستکەوێت ملی بەعچەخۆ ئەبڕنەوە بەڵام بۆ ئێمە حەڵاڵە لەبەرەوەی عەرەب بێتە ئێرە ئێمە اعتیادیە بەلامانە نە ئیشیان هێشتووە نە کاریان هێشتووە نە خەڵک ئیسراحەتی هەیە بەدەستیانەوە بەڕاستی ترسناکە عەرەب لە کوردستان و هەرێم عادێ ترسناکە بۆ ئێمە زۆر سپاس بەڵێ بەرزان بێگومان خۆر خاتونی بەڕێز یەکێک لە بوو ئێمە جیاوازی لەوانە لەبەرەوە ئێمە ملەتێکی مهرەبانی ملەتێکی ئاشتیخوازین دەستی براتی بویان درێژەکەن بەڵام ئەوان ئەو دەستە بەردەوام ئەی بڕن لە دێر زەمانەوە لە بیداتی دروستبوونی عێراقەوە تا ئێستا بێگومان کورد لەژێر زۆڵم و ستەمدایە لە حکومە ڕانیەک لە دۆیەکانی عێراق بەڵام لە کوردستانە ئەمانە عەرەب بە مەترسیازانن خۆ عەرەبی هەمووی کەسی خراپ نییە بەڵام ئەخیران لە هەرێمی کوردستان تاچان گرنگی هاتنی ئەم عەرەبانە تەنزیم بکرێ ڕێک بخرێ بە شێوەیەک بگرێ کە فعلەن خەڵک بەم شێوەیە سەیران نەکە شاخەوان لە ئاکرێ کەرەمکە شاخەوان ئاکرێ باشی هەکەر گەلێک سوپاس ئەگەر تەلەڤیزیۆنەخوا کێم کێ کاک شاخەوان کەرەمکە بەڵێ کێمە لەگەلە کاک حەمید فەرموو ئەو کاتتان باش دەولێری پایتەختەوە سەر چاو دەست خۆش بۆ تەوەری بەرنامەکەت بەڕاستی پێم خۆش بوو کەسێک سپۆری ئەو بوارە بێ پێناسەی تەوەری بەرنامەکەتانی کردایە چکە لە ڕووی یاساییەوە لە ڕۆکانی لە ڕوانگەی مافی مرۆڤەوە مەسەلێکی زۆر گرنگە بەڕاستی تۆ ناتوانانی بە هیچ شێوەیەک یعنی کە مرۆڤ کێشەی هەبێ لە وڵاتێکەوە بە وڵاتێکە جا کێشەی یاسایی هەبێ کۆمەڵایەتی هەبێ هەر شتێکی هەبێ بەهۆی کارەساتی شەڕەوە کە لە شوێنێ ڕوولێت بکاتە شوێنە دەبێت ڕێزی لێ بگیرێ مافەکانی پارێزرێ یعنی بەڕاستی ئەوە هەرچی حکوومەتە کە ڕێوشێنی تایبەت وەربگرێ بە کارمان بەوە نییە و دەبێت داوا بکرێن گرتوەکان کە هاوکاری بکرێن نەوە کاو کەسەی کە پەنادێنێ بۆ شوێنێک مافی پێشێر بکرێ کە دەبێت هەموو خزمەت گوزارێکی بۆ دابیر بکرێ بە جوێرەی وەخت یعنی ئەوەش مرۆڤێکە بەهۆی کارەساتی شەڕەوە کاکە ئێمە ئەمە مەسەلە مەدەنیەکان زیاد لەگەڵ مەسەلە سیاسیەکان کابرایەکی عەرەب کۆمە دژمنی عەرەب نین لێی دەقەڵمێ ئەو ڕوو دەکات ئێمە لێمان قەوماوە چوین بۆ ئێران دەڕۆین بۆ تورکیا خەڵک دەڕوا بۆ ئەوروپا دەبێت بە جوێرەی پێوەرە نێودەوڵەتەکان تعامل لەگەڵ ئەو مەسەلەیە بکرێ شوێنێکیان بۆ دیاری بکرێ بەڵێ بەڵام تا چەند ئەمەش گرنگە کە نەتۆی گرتەکان تا چەند یارمەتی هەرێمی کوردستان دەدا کە 200 زیاتر لە 200,000 ئەوەری سووریە ئێستا لە هەرێمی کوردستانە بێژگە لە بەدەیان هزار ئەوەرەکانی ڕۆژهەڵات و بێگومان باکووری کوردستان بێژگە با وابزانم بەدەیان هزار ئەوەرەکانی ترکە پێشتر لە عێراقەوە کۆچبەری هەرێمی کوردستان بوونە حتا جوگرافیا هەرێمی کوردستان بەڕێزان تەحملی ئەو هەموو حەوانەیەوە هەموو خەڵکیەکە لە کاتێکای کە منەظەماتی دووەلی بە تایبەتی ئومە متحیدە دەعمی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمەکە سەردار لە شاری سلێمانی دەمێتە بازێ دەمێ هەمی کوردستان و دەمێ ئێنارتی باس گەلێک سوپاس بووتە کەرەم کرد کاگەر دەرباری ئەوەرەبوونی و عەرەبانە پێویستە ئێمە ئوردوگای تایبەتیان بۆ بکرێتەوە و لەو ئوردوگانەش لە هیچ نەزوڵێن و هەروها بۆ پێداویستیەکانیش پێویستە نەتێگرتەکان یەکێ لە سەرنامەکانێنەوەیە دەبێ ئەرکەش وڵاتی ئاواری تێدا ڕوویدا ئێمە ئەرکی بەخێکلێن دەخینە سەر ئەستۆ پێویستە لە تێگرتەکانیش ئەوان ڕۆڵیان هەبێ لەم بوارەدا ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی
زەختێکی مادی گەورە لەسەر هەرێم. بەڵێ فەرهاد لە سلێمانی فەرهاد فەرموو. ئەلو ئەم کاتە باش سەر چاوم هەموو کاتێکێت. تەبارە بە تەوەرەکەتان پێم خۆشە چەند شتێک بڵم دەربارەی تەوەرەکەتان. ئەو ژەوەیە کە لە شاری سلێمانی با بڵین بە تایبەتی عەرێبێکی زۆر لە شارەکەی ئەژێ ئێمە ڕێزمانێ بۆ هەموو عەرەبێک و بۆ هەموو کەسێکی خەڵکی عێراقە، بەڵام لە هەمان کاتە خەڵکیشی خراپی تایە لە شارەکەیە بەڕاستی بێتامیان کردووە. یعنی بەڕاستی سە کوردێک و عەرەبێک لێک بکەون وای لێ هاتووە قانونەکەیش لەگەڵ عەرەبایە. تۆ خۆت کاک فەرهاد تۆ خۆت دیاردەیەکت بینیوە؟ تۆ خۆت دیاردەیەکت بینیوە لەو عەرەبانەی دیاردەیەکم بینیوە. من ئەو دیاردەی کە بینیمە لە شاری چەمچەماڵ شتێکی لەو بابەتەم بینی پێگەشتی کرێکارێکی شارانی دوو هەرچیان کرێکاری شارانی وی هیچان شەڕی کردبوو لەگەڵەوەی ترێ هەروەن حاصلی چێک عەرەبوویەکیشی کورد. بەهەرحاڵ عەرەبەکە حەقی درایە کوردەکە تاوانبار کرا لەسەری ئەوەی شەوە کە لێی درابوو لە کوردەکە درابوو لەلایەن 6 عەرەبەوە. ئەمە واقعەکە و ئەوەیشی کە باس یەکەم بەڕاستی منی سە دانیشتووی سلێمانی لە سلێمانیش ئازار لە کەلارەوە فەرموو. ئەم کاتە باش کاکەخار سەر چاو دەستخۆشی تەوەرەکەی ئەمڕۆ لێ یەکەم. بەڵێ فەرموو. وەڵاهی تەوەرەکەت ئەمڕۆ بەس من ئەو بار و ڕەوشەی ئەمڕۆ ئەگەڕێنمە بۆ ئەوە 4 ڕۆژێکە لە مووسڵ و دوێنێ لە جەلۆلا تەقینەوە بوو ئەمڕۆ لە دووس خورماتوو بوو. من لە کەناڵە جوانەکەی داواکەم لە سەرکردایەتی کورد بە زووترین کات بێتە دەنگ ئایا تاکەی نایەتە دەنگ هەر لە شنگالەوە هەتا ناوچە دابراوەکان من ناڵێم ناوچە دابراوەکان ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێم تای ساگە هەموو خەڵک ژیانی نەماوە. دوای ئەو عالەمانەی ئاوارە بوون یانە هەرێمی کوردستان هیوادارم ئەوە ڕێگەیان تێ نەدرێ. وەڵای عەرەب هەر عەرەبە سۆڤێنە ئێمەی میلەتی کورد سەدان ساڵ ئەچەوسینەوە. بەڵێ بارزان لە کەلێک چی فەرموو؟ باش برای بەڕێزم سەر چاو دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم. من لە مختصرەکەی ئەڵێم ئێمە لەگەر ئەو ڕایە نین. ئێمە وەکو کورد ئێمە وەکو تاکی کورد بەڕاستی ئێمە هیمەت و غیرەتمان لە قەڵبدایە. ئێمە لەگەر ئەوە نین دەرگە لەسەر ئاوارەکاندا بخەین بەس لەگەر ئەوەش نینمانە ئەمڕۆ کە من لە بەچاوی خۆم لە کۆمەلگای کارێکچا بینم عەرەبانێک بە دڵ خۆیان ئەگەڕێن با سنوورێکیان بۆ دابنن با بەرپرسەکانی هەرێمی کوردستان شوێنێکیان بۆ دابین بکەن با بە دڵ خۆیان نەسڕێنەوە بە کەیفی خۆیان و بە ئازادی خۆیانەوە هەر شتێکیان بێ بیکەن. مەبەستی ئێمە تەنانەت لەوەی ئێمە وەکو هاوڵاتیانی لە سنوورەکان بە تایبەت کۆمەلگای کارێکچی قەزای شێخان زۆر ڕووی لێ دەکەن عەرەبەکان باس شوێنێکیان بۆ دابین بکەن. دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم. بەڵێ تەماشەوانی نێژا عەرەبێن کۆ دهێن ماڵباتی نوان دهێن هەرێما کوردستانی بێگومان هین دەبینن بە ئازادی دیگەرە عەرەبەی بە عەگاڵاخوێ بە معەزەزی مکەڕەمی پیاسی دیکە خەلیک ڕێزێ لێ دیگرێت لێ کوردێ دیکارە بە جلو بەشگۆ پەشمێن گور پەشم بەرگویزە بە بچیتە بەغداگە بچیتە وێرە ئەم چیتە فەلوج ئەم چیتە دەڤێرێتان گەلودی چ سەری هێت ئایا دێ لە شەیب ساغ زڤری تەمام پارچە پارچەی دڵجاکێ بەرحال ئیتر کوردی جیاوازیە کوردات گەلیدی ئەوەیە کە کورد ملەتێکی متەسامحە لێ چ بێتە کردن کە ئەوە بێتارێک خستن ئەف شێوازە بێتارێک خستن ji ber ku kes nizanît ka ev tê neverê binavê awareyê binavê her tiştekê kaçil bin balîfkawan de ye çi serêwan de ye çi tiştê veşartî defan de ye sibehî nebine sedemê bû têkçûna rewşa emniya Herêma Kurdistanê taşan gelin geh hawlatiyên Herêma Kurdistanê jî hemû jîna dû çavan deh çav hebin berdewam û tabiavan bikin ka çi dikin û çawa tasarruf dikin û bokî ve çin daimen tensiqan jî gel aliyên emnî û aliyên peywendîdar hebî ji bo ku her haletekê naxwast her haletekê gumanlêkirî bînin yekser aliyên peywendîdar pehaydarken ji ber ku parastina emniyet û îstiqrara vê herêmê erkê hemûya ye bê ciyawazî berêzan. Belê Mihemed ku yekayê Mihemed fermû. باش کاکا کاروەزان کۆباشی سەر چاو وڵای تێبینێکمان هێلۆ بەردامەکەتان کاکاکان بەڵێ یەکێکەیە بە ناوی سەرتیپۆی دەمێک بە ناوی عەبدوڵڵاوە تەلەفۆن دەکات هەر دەمەی هەڕۆژەی مەڕەکەمێک بۆ خۆشی نازانێت چێڵێ وڵای لێ پرسەوە قسانی لێ کات دوای نازانێت چی ئەو ئازادە ئیتر ئەو بەڕێزەیتر آخر بەون و عەزا کاکاکەن یعنی هەموو ڕۆژێ داوا لەو خوشکە دەکە هەموو ڕۆژێ وەری دەگرەم پەیوەندیە هەموو ڕۆژێ وەری بەڵێ و سەرنجی تۆ لەسەر بەرنامەکە والله کار بحياة خوي عرب نابێتە برای کورد کوردی زابکە برای عرب هەر دەمەیەکی لە کاتی حرس قومی و دەسەڵاتی هەبێ
تەقسیری بە کوردە کردووە بە ئەنفالەوە بە چینیا و بە کاتی حرس قومی لە هاتن خەتشانە کوست بەس کوردستان دەبێ ئاگادار عەرەب لە عالم مەکروها یعنی لە هەموو دووەڵە ئەوروپایەکان 7 ملیار کەسێ لە عالم لە دەوڵەتی ئەوروپا لە هەموو بەڵێ کاکی بەڕێزم خەڵێک هەمووی ئازادە بە تووشەوە پەیوەندی بکاکای سەرتیبیشێکی لەو کەسانە کە زۆربەی ڕۆژەکان پەیوەندیاکە زۆر جار بە ناوی ترەوە ئەو لەسەر خۆی ئەمێنێتەوە ئاخیرا ئەمە بەرنامەی هەمووتانە پێشمان باشە بەڕێزان پێشمان باشە هەموو ڕۆژێکن دێکەس هەیە ڕێزمان هەیە بووی هەموو ڕۆژێک پەیوەندیاکە ئەنی وەکووا بێ وەکو من تەوزیف کراوە بێ بۆ ئەو بەرنامەیە بۆ موازفی ئەو بە بەردەوام پەیوەندی بکە ئەنی پەیوەندی بکەن مشکلە نییە ئێمە بەڵام خەڵکی تری زۆر جار خەڵێک لە دەرەوە ئێمە بینەکە کە ئێمە بەردەوام پەیوەندێکم بۆ پەیوەندەکانی ئێمە وەرناگرێ با هەندێک جار مەجال بە ئەوانیش بن ئەوانیش پەیوەندی بکەن ئەنی داعینیە هەموو ڕۆژێک لەسەر هەموو تەوەر و بابەتێک خەڵکانێک کە بن بەردەوام پەیوەندی بکەن پەیوەندی بکەن بەڵام توزێک مەجال بە خەڵکانی تریش بێن با ڕۆژێک ئەوانیش پەیوەندی بکەن بەڵێ پەیمانێک چەم چەماڵەوە فەرموو ئەلو براکەم باشی سەر چاوم براکەم بەڵێ وەڵای ڕەنگە پەیوەندی بە بەرنامەکە بەس هەتاوکو بتوانانی عارەب ئێمەی ڕوتانەوە ئیتر حەسی بڵێ ئەوەی لێ بەس ئەم حیزبە کوردیانیش یەکێک نییە لە ئەوان بەدەربێت لەبەر ئەوەی من لە ماڵی خۆمە یەکم بڵێن مامەیەکم بەدەست یەکێ لەو حیزبانە کوژراوە ئەم پێنج دایکی ئەنسان و باوکی کوژراوە خاوەنی 4 خوشکە ئەوە یەکمایەتی ڕێکە پیاوەکەی قڕانەوە حەتاوکو ئیتر شوێنی نادیارە یعنی بەڕای من ئەتوانن چارەسەری هەموو نەک داعش و ئەمانە لەسەر چی بزانم ئەتوانن چارەسەری هەڵکردن چاریانەکەن لەسەر چه ڕەفێنراوە بەڵێ براکەم لەسەر چه ڕەفێنراوە ئەوی تۆڵێ وەڵای براکەم ئەوەی بزانین هەموو ئەوە لە ناحیی سەنگاوە ئەتوانن وەکو ئێوە بەرنامەکەی خۆتان و کەناڵەکەی خۆتان بەڵێ ئەم ڕەوشە و بەڕێزاری هیوادارم لە چەم چەماڵەوە لای پەیوەنددارەکان جیان لێبێ بەڵێ حەمیل لە کێلارەوە ئەم کاتە باش سەر چاو بەڕێزم وەڵاهی من بە دوو لایەنی هەیە ئەم تەوەرەی تۆ یەکەمیان قازانجی هەیە بۆ کوردستان دووەمیشیان زەرەری هەیە قازانجەکەی ئەوەیە حکوومەتی خوارو با بڵێن حکوومەتی عێراقی نایپەرجێتە ئەوەی کە کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکە و کوردیش لەم دەرفەتا کە ئەو مەشغوڵی ناو خۆیەتی ئەتوانێت پێداگیری لە مادەکانی دەستور بکە بۆ جێبەجێکردنی ئەوەی لە فاڵحی هەرێمی کوردستانە ئەگەر بیکە ئەگەر سەرکردایەتی کورد بیکە لایەنی دووەمیشی زەرەرەکەی ئەوەیە ئەوانەی کە ئاوارە دەبن ڕوو لە هەرێمی کوردستان ئەکەن بێکاریەکی زۆریان سوتە ناو خەڵکی کوردستانەوە ینی لێشاوی دێن بۆ کارکردن و ئەوانە خەڵکەکەمان بێکار دەبێ و لە ڕووی ئەخلاقیەوە بێخلاقیکی زۆریان سوتە ناو هەرێمی کوردستانەوە ئەزمەیەکی کرێکی خانویان خستێتە ناو هەرێمی کوردستانەوە زەرەرەکانی بۆ خەڵک ئەوەیە و قازانجە کرد بەڵێ ئەڤین زاخۆ چۆنی درا باشی گەلەی سوپاس کەرم کە سپاسیۆ بەرنامەوەت معولی سپاس بۆ تەژی وأس قالت حال خوشم وأف برنامج هنا وإنه يدري بلي كرم بوش يعني أتحس كم أف عربت هنا يعني أجر نوكا إيه كردك وقت نوكا تا أخفتي تا قوتي كردك جلكت كردي بكت بارخو بشتك موك عربو دا أريد السوق زبرد فيونا أريني نو زبرد بسوق والله نو زبرد بسوق أري أف عربت هنا وصو سربست اين وتشنو وحمي تشتكي بتليفون تذكرني وحمي تشتكي الفيديو يعني روتي قلق كهرب وما كردو قلق كهرب تشتهني يعني ام قلق في وجد يعني بيتي سيكو حمي عربا بيتي سيروني ما حمي عربا بيتي يعني تبكي كيري يعني حمي عربا يعني ناخوشة قلق ناخوشة بما كردو والسبوسيوات كرزو بله سپاس بوته سمیر لك جواب فرمو او كاتب باش سر چاو برايان اما دارين بو نسبة اوروشي كيسا لموصل دايا موصل همو خراب نية همو عربي خراب نية داوال حكومة ياريمي كردستان داكين يعني بيشوازيان لبكا عائلي فقير وهجارة يعني ناتشارة يستاو خويلا مالي خويلا داكي بجلشي برخويو يعني لسر ما انسانتي وكو بسلمان ما بيشوازيان لبكين حق ما هو نبي شواركا كمنطقة خرابة ما بلين همو عرب خرابة او عربي بلش نما اما خون بري ده روز لموصل يكي لقلم بو بجلسي كولي جماعين لسربونا ما فاضي لموصل لمطعمه او دورنا ما داوتاي نمو خلش كردستان اشتيش وازيك باشيان لبكان
يعني زۆر نەخۆشەوە بەسەر هەموو کەسێکاتی بەسەر هەموو کەسێکی شادێکە ماڵ و حاڵی خۆیان بەجێشتێ و ڕۆشتنە ئەو ماریشی بوویتە ئیزرائیل لە عالەم داواکارین یعنی خەڵک بە غێر شکل سات تەماشایان نەکەتن پێشوازیان لێ بکەن و ئەوە خێریشی گەورای وەژێکی گەورایە و زۆر سوپاس بۆ تەوەرەکەت بەڵێ دڵشاد دۆکێ کەرەمکە بەڵێ کا دڵشاد ئەلۆ دەم باش دەم باشتر دەست پێکێ داخوازا سەرکەفتنێ بۆ بەرنامەجێ هەواتیکەم بەڵێ سوپاس کەرەمکە داخوازش حکومەتێت کە ئین ئەف کەسێت دەور و بەرێتمە تێنە داخلی کوردستانێدا تایبەت بەڵێ کاک دڵشاد باغ بە بەردەوام باغ دو گواربیل و سلێمانی یعنی بن کەمپێکێدا بن و دوورێت وان هێسە بن بەڵێ و ئەو کەیفا دلێ خۆت ناو باژێریدا نەهێن و بچێن دا چاریشێت مەزنێت هەرێمێ پەیدا نەبن داخواش خودت کەین ئەف تەناهی ئاڤێگاوێل هەرێمێ هەی هەمی ئەوات لە شاری ئەو لێرەوە ئەوە باش باشتر وڵای کاکە هەکار بێگومانە و حەڕەبانە بەلێ شاو هاتنیان مترسێکی یەکجار گەورەن بە ئۆکمیەوەی دەتوانن پەیوەندی لەگەڵ داعاش لەگەڵەوانەی کاری تیرۆریستی دەکەن ئێمە نەماندی خەڵکە کوردەکەی خۆمان زۆر بەدەگمەن هەیە خەڵک خۆ بتوانانی خۆ بتەخێنیتەوە یان سالیان پێوە بکە زۆر بە زەحمەتە بەڵام بێگومان ئەوانە بەپێی گەستو ناتوان ڕێگریانێ بەڵام حکومەت دەتوانی جێگایەکی تایبەتیان بۆ بکاتەوە خۆ ئەوی پێ دەگرێت بەڵام کاکە کار من لەمەوێ شتێکی کە بڵێم ئەوەی کە من بە مەترسی دارتری دەزانم بۆ ئەمڕۆی کوردستان ئەو F-16 کە مالیکی دوشە ساڵەوە بەرهایگەیان بوو بۆیە من ڕووی دەبم لە سەرۆکی هەرێم و هەموو ئەو کار بەدەستەر مەسئولە بەرزانە دەکەم کە دەسەڵاتداری کوردستانن ئەمجارە بە ئاور بەجددی لە خەڵکەی خۆیان بدەن چونکە تا F-16 وە کار دەکەوتن بۆی سپەینی ئەگەر F-16 دەستی وە کارکەوت خەڵک پشتیوانی لەسەرکردە و لە وڵاتەکەی خۆی بکە بۆی کە پشتیوانیان لێ بکە نەک مەسئول خۆی دەوڵەمەند بکە خۆی بکە بەمە لێرە خەڵکی لەبەرسان مەمرێ یعنی من بەڕاستی پێم شتێکی زۆر ئەوەیە کە لە ئەوەی ڕۆیش و باڕۆی بەڵێ بەرزان پشتی ناوبەرەکێ بەردەوام بن دووبارە سەلاف بەرزان بێگومان ئەو ڕۆژەیە سەر لە عێراق لە ڕۆژەفدایە ئەمە لە دوای 2003ەوە لە دوای پرۆسی ئازادی عێراق ئەم ڕۆژە بەردەوام هەیە بەردەوام بە تایبەتی لە هەندێک کاتە لە هەندێک کاتە ڕاوشێکە زۆر زەق دیارە ئەنی گۆڕۆپا چەکدارەکان بە شێوەیەکی زۆر سەیطرە لەسەر زۆر ناوچایەکەن و با هەموو شێوەیەک هێزەکانی عێراق ناتوانن سەیطرەیان لەسەر ئەم هێزانە بکەن حتا زۆر ناوچایەکەوێتە دەستیان کۆنتڕۆڵەکەن و باسی زۆر شتی کەشەیە بوو ڕەوشی عێراق وایە بوو هێزەکانی عێراق لە کاتێکە کە پارەیەک بودجێکی زەبەلەح بوویان دابین نەکرێ تەسەلۆح ئەکرێ موچەیەکی زۆریان پێدرێ بوو ناتوانن تا ئێستا لەسەر ئەم گۆڕۆپە چەکدارانە زاڵ بن و ئەو شوێنانە کەشف بکەن ئەو مەسادرانە بنەبڕ بکرێت کە ئەم هێزانە لێوە دروستە بن و لێوەوە گەشە بکەن ڕەوشەکەی عێراق بوو ئایا ئەمە هەموو بوو سیراعی تایفی بوو شەڕی تایفی بۆ ئەوەی تەصفیای حساباتی بەرپرسە حزبیەکان بەرپرسە سیاسە باڵەکانی عێراق گەڕێتەوە کە یەکتر بەم شێوەیە پێ کەم بکرێنەوە ئان پێ زەعیف بکرێن ئان پێ لە ناو ببرێ ڕەوشی عێراق گەر بەم شێوە بڕوا بەڕێیەوە عێراقی ئێستا ئایا عێراقی گرتو ئەمێنێتەوە عێراق بەم شێوەیە مەسیری عێراقی بەم شێوەیە عێراقی دوای 2003 بەرەو چی ئەڕوا لە کاتێکە فەرمو زۆر ناوچە لەژێر کۆنتڕۆلی حکوومەتی مەرکەزیدا نییە حتا زۆر جار ئەڵێ ناوچەی سەوز لە بەغداش پێیان ناپارێزرێ لە کاتێکە ئەو هەموو پارەیەوەکە و بەڕێزەی پێشتروتی F-16 و نازانم چی زۆر ناو نیشانی تر لە ئەسلیحەکردن و لە کاتێکە گۆڕۆپا چەکدارەکانیش بەم شێوەیە بە ئازادی هاتوچایەکەن لە هەر ناوچەیەک ئەتوانن مسەیتەر بن بەڵێ بەرزان ناوبەرێک و پاشان دێ بەردەوام بین لە بەرزان لە مایەکی خەڵی بەردەوامین ئێستاش بێستونمان لە گەلەکای بێستون فەرموو ئەم کاتە باش بەڕێزم سەر چاوم من تەناوە ناڵێم سپاس بڵۆ تەوەرەکەت بەڵام ئەوەی دوێنێ و چەند ڕۆژێک لەمە پێش بۆ بانگەشەی هەڵبژاردن باسییان لە خەندەق دەکرد ئەوە ئەمڕۆ ئەبینین ئەو خەندەقا چی کاریگەریەکی هەیە سپاس بۆ خوا کە من خەڵکی کوردستان و سەرۆکەکەیشم بارزانیە پێشبینی ئەم ڕووداوانەی دەکرد بەڵام دوێنێ مزایدەی سیاسیان لەسەر ئەو خەندەقە دەکرد با ئەمڕۆ ئەوان بڵێن ئەم خەندەقە خراپ بوو ئەلو بەڵێ کام خەندەقە باسی کام خەندەقە ئەوەی لە بینی ڕۆژاوە ئەو خەندەقەی لە لای مووسڵ لێ دەدرێ و خەندەقەی لای کەرکووک لێ دەدرێ هەرێمی کوردستان هەموو کاتێ هەڕەشەی تیرۆری لەسەرە
بۆ تێکدانی ئەمن و ئاسایشی ئەم وڵاتەی ئێمە بەڵام وەکو دوێنێ بە مزایدەی سیاسی وەریانەگرت فەرموو ئەگەر ئەو کارە تێکدەرانەی ئەمڕۆ لە مووسڵ دەکرێت بەدەستی داعش کە ئیسلام ناشرین ئەکەن بەڕاستیان بەڵێ عەبدوڵڵا لە کەلێک چی ببوورە کاک عەبدوڵڵا کە تەلەڤیزیۆنێکت کەسکەی الو كان شلون ماشي حوالك سەر چاو كان شلون طاب مسألة بس بعرف كنت عرف طاها قال لك ايه اللي ما يعني زل حسب دخوان زيت وعربي دا شاو مي ويعني عربي دا نقدر قليل بعد ما دەنگی زۆر وازح نییە نازانم سەبەبەکەی چییە بليم بەڵێ قال لك بقاصدا زل عرب دخوان زيت بس قالك يا بدأت تێنەگەیشتم زۆر لە بەرزستان تێنەگەیشتم نازانم محەممەد لە کێلارەوە ئەلو ئەم کاتە باش کاکار سەر چاوم چۆن سپاسەکەم باشی بەڕێزەکەم فەرموو سپاس وەڵا من پێدیم بە بەرنامەکەەوە نییە بەس ئەمە شتێکتان پێ بڵێم بەڵێ هەموو کاتێکە باش دەستخۆشیتان لێکم بۆ کەناڵەکەتان بۆ بەڕێزیش سپاس چاوی منی بەس کاکار یەک شتێکەیە بەڵێ ئەو شتە چییە زۆر مەمنونم چاوە ماسەکەم بەس من ئەڵێم زۆر بەداخەوە دەستخۆشیی هەموو شتێکتان لێکم بۆ بەرنامە جوانە بۆ بەڕێزی بۆ هەموو کارمەدان بەس ئایا بۆ چی کاک شاسوار بکوژەکەی خۆی کردو بە پاسەوان بەس ئەوەم پێ سەبەبی چییە وا لێ ناپرسێتەوە هەموو کەسێکیش ئەزانێ و زۆر کەسی تەلەفۆنیش بۆ زۆر کەس کراوە بەڵێ من ئەو بابەتی تۆ بکۆش ئەسەن خۆشبەختانە ئاگادارم تەسویری هەیە لەگەڵ باڵێ کای محەممەد ئەو ڕەبتە نییە بە تەوەریمەوە کای شاسوار ئەلحەمدولیلا برین تاقە لێکرا برینە بەڵام نەکوژرا ئێستا کای شاسوار لە ناو ئێمەیە و فعلەن سەرپەرشتی ئەم کۆمپانیەکەی خۆیەکا و شکر بخوا سەلامەتە و هیچ کێشەیەکی نییە ینی بکۆژەکەی بێژگەلەوە ئەو مەوزای تۆ لێ ڕەبتی نییە بە بەردەمەکەیمەوە هیچ شتێکیش نییە من هیچی شتێنە گەیشتم بەڕێزان کای شاسوار خاوەنی ئەم تێلەڤیزیۆنەیە وەکو گەنجێکی ئەم وڵاتە ئەم تێلەڤیزیۆنەی دامەزەلاندووە بۆی خزمەتی ڕاگەشتی خەڵکی کوردستان بکە هیچ مەبەستێکی تر نییە ئێستاش خۆی زۆر سەلامەتە ئەو مەلەفەی توالێ و مەلەفە دادگا دەبێت لێ پرسیینەوە لە بکە کێسەکەی لە دادگایە دادگا بە دووە دەچینەوە مەلەفە بکە سووتانیە ئارتی تاقالەوە تهدیدکردن لە بەشێک لە کارمەندەکان بڵێ ڕێناس لە شاری سلێمانی بەڵێ فەرموو ڕێناس لە سلێمانی ئازاد لە سلێمانەیەکە لە سەرخەت بی کاک ئازاد بەڵێ کاک سامان تۆ لە سەرخەتی کاکا ئێوارە باش سەر چاوم چاوەکەم وڵایی لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ بێگومان ئەو بارودۆخە سیاسیە مێژوویە دوور درێژەی کە لە عێراق هەیە ئەمە ساڵانێکی زۆر دوور درێژە بە درێژایی 100 ساڵی دامەزاننی عێراق هەتا ئێستا بەردەوام لە شەڕ و شۆڕ بووە ئەویش پەیوەستە بۆ بارودۆخی کەوا عێراق لەسەر چەند نەتەوەیەکی جیا چەند مەسەدێکی جیا چەند بیربۆچوونێکی جیا چەند سنوورێکی جگرافی جیاواز دروست بووە ئێستاش ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان بەڕاستی دیادەی مەترسیە جێگای مەترسیە ئێمە لە بابەت دوا کورد بەڕاستی خانەخوێیەکی باش بووە خانەخوێیەکی بەڕەحم بووە لە ڕووی مسلمانەتیشەوە لە ڕووی دینی ئیسلامیشەوە ینی زۆر دڵفراوان و کراوە بووە بۆ هاتنی نەتەوەکانی دەوروبەری خۆی و لە ئامێزی گرتوون بەڵام لە کۆتاییە لە ڕووی مێژیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر لەسەری کەوتووە ئێمە کەرکووک و خانەقین و مووسڵیش کە لە ڕووە مێژویە درێژەکەیەوە زۆر ینی نمونەیەکی زۆر نزیکن بۆ ئێمەکەوە عەرەب لەو ناوچەیە چیان بەسەر کوتێناوە ئێمە ئێستا خانەخوێ بەڕاستی بەڵێ نیان لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتە بەسا هەموو کاتێک دەسپاس بەڕاستی من یەکێکم لەوانی کە ئەو کاتێکە لە ئەنسا لە ئایان بردین تەمەن 7 ساڵ بوو بەڵێ کە ئایان برد کە لە خواروی بەڕاستی کە ئەگەشت نە خواری کەرکووک و بەخاوناوە ئەمانی کە ئێستا بوون عەرەب زمان لە دەرەهێناین بەردەوام زمان لە دەرهێناین جا گاڵتەیان پێکردین بەردیان تێگرتین ئەو عەرەبانە ئەو ماڵی عەرەبانەی کە لەو ناوچەیان ئێوەیان لە ئامێزگرتووە دەرگا بۆ ئێوە کردوتەوە هەرگیز شتیوان نەکردو بۆ ئێمە ئەو کاتێک کە نەخێر ئەو کاتێک کە ئێمەیان بەرە خوارەوە بر لە زیر و لە پاس و لەشتا بە مناڵەکان ئەوان و بەردیان تێگرن
يعني بەرگرن ئەوانە مانە کوردن ئەمانە کافرن بەڵام من ئێستا پێم خۆش نییە ویان لاتەوە بەڵام ئەڵێ هەموو کاتەڵە ڕۆژان ڕۆژینە دوای ئێستا زۆر ینی بەزەین بیانێتەوە بەڵام لە حاڵی خۆمانی مێتە بەرچاو کە ئەو کەتێ زۆرم لە کورد بکە تەکید بە لەو باشتر نابێت بەڵێ سەرکەوە لە دووس خورماتەوە ئەم کاتێ باش سەر چاوم بەڕێزم وڵا بۆ بەنسبەت تەوەرەکەتانە هیوادارم نەک تۆز مەجای من بن لەبەرەوەی خۆمان لەو منتیقانەدا دەزانین ئەو لەسەر باری ئەمنی وەزعی ئەو ناوچانە چییە و چی فەرموو پێمان باشە بەنسبەت تەقینەوەکان کە دەکرێتە سەر بارەگاکانی کوردی بارەگا کوردیەکانی دووس خورمات و لە جەلەولا ئەمانەی یەک بۆ لێدوانی بەرپرسە کوردیەکانە ژێڕمەوە کە نابێت لەو کاتەیە هیچ بەرپرسێک هیچ لێدوانێک دژ بە هێزەکانی داعش بە بۆ لە کاتێکا کە ئەوان دێنە سەر کەناڵەکانی تەلەڤیزۆن و لێدوان دەدەن وەزعی دووز وەزعی ناوچە کوردیدا بڕێنراوەکان بەڕاستی تێک دەچێت ئەمە یەک دوو ئەمانە من بەدەستێکی مالیشی تێ دەکەم بەڕاستی چونکە ئەیەوێت هێزی کوردی ڕاکێشێتە ناو شەڕەکەوە لە دژی هێزەکانی داعش جا من داوام وایە هەموو هێزە کوردیەکان خوان لەو شەڕە نەگرێنن چونکە ئەمە شەڕێکە دژ بە مالیشی نەک دژ بە کورد و زۆر سپاس بۆ بەرنامە بەڵێ سپاس بۆ تۆش بەڵێ بەرەزان ئێمە هیوادارین سەرنجی خەڵک بلایەنە پەیوەندیدارەکان گەیشت بێت ئەیە ڕەوشی کاریگەریەکانی ڕەوشی تێکچوونی ڕەوشی ئەمنی عێراق لەسەر هەرێمی کوردستان کە پێگومان کەم تا زۆر هەیە بەڵام ئەو بەلێشاو هاتنی خەڵکی لێ قەوما و بۆ ناو هەرێمی کوردستان پێویستە چی بکرێت سەرنجی ئەم هاوڵاتیانی خەڵکی کوردستان چون وەربگرێ بەهەند وەربگرێ پێویستە چون تەنزیم بکرێ هاتنی ئەوان بە شێوەیەکی بخرێ کەم بوو دروست بکرێ شوێنێکی تایبەتیان هەبێ بەوەی کۆنتڕۆل هەم لە ڕووی پێدانی خزمەتگوزاری بوویان لە هەمان کادا هەم لە ڕووی ئەمنیشەوە بکرێ خوا نەخواستە هیچ ڕەوشێکی دیکەی نەخوازراو نێت لەبەرەوە خەڵکی کوردستان کەم تا زۆر گومان هەیە لە بەشێک لەمانە کە دەستێک هەبێ بۆ تێکدانی ڕەوشی ئەمنی هەرێمی کوردستان کە بێگومان خەڵکی کوردستانیش هەمویان هاوکارن لەسەر ئەوەی کە ڕەوشی ئەمنی کوردستان پارێزراو بێ بەڵام هیواداری سەرنجە خەڵکی کوردستانی گەشتی بیدە بارێزان کە جاران وەختی کوردان قەومی ئەوان چ بکسەری کورداتینا دنەهادا لوان قەومیە کورد چاوە هەم بێزاخە بۆیان ڤە دکە لێ ئەڤەژی نمونەکان دێ کە کورد احتمال زۆر هەنە شبەر هەندێک کورد وڵاتێکی ملەتێکی بندەستە دەڤەرەکە ئاگرین دچارچوێ هەوزە ئەفسیەتی هەموو وەکو دەڕەندا بەربوونە گیانێ وی ملەتی دخۆن قەتڵ عام دکەن جینوسای دکەن لێل دەمەی وان ملەتە دەقەومیت گەلێ کورد هەم بێزاخە بوو دکە بە مدەلەلی معەزەزی دەرگێ سەرماڵەخوا دەرگێ ماڵەخوا دخە سەرپش بووان لێت شتێک گرنگ تەشان گرنگە هاتنە وان عەرەبان وان ئاوارین دەردورین کوردستانê باوەیەکێ بینە تەنزیمکردن کو سبەهی نەبنە مەترسی بوو سەر هەرێما کوردستانê دەمان دەمدا ئاخا پیرۆزە کوردستانê بەس بوو کوردان بی بە هەر پارەیەکی بێ یەک چاوە بیت نهێتە فروتن بە کەسێکی بێگانە سبەهی بیتە ئارکێ دەریێ بۆ کوردان وەکو دەبێژن ڤی وڵاتی بەڕێزان هەتا سبەی هەڵڤێرێ ئەم جارێکی دە خزمەتواتکردنی وەر باش